ئەمە لە ساڵی 1970 ئەو کارە ئۆپیشەیە دەکەین لە باو باپیرمان جوتیارین زۆر بایخمان دایتە بەداری مێو پێشتر 7 نەوع ترێمان هەبوو ئێستا نزیکەی 64 نەوع ترێمان هەیە لەو 64 نەوع 11 ترێی بێدنکە ئەو ساڵ توانیمان زیاتر لە 40 نەوع عرض بکەین دەتانن بخۆن و تامکەن تام و چێشی بزانن کووە لەو فستیڤالە غایەتمان چوو بۆچی گوتت دەمانەوێت هەموو خەڵک ئاشنابی کە کوردستانە جوانەکەمان ئەوەندە نەوع ترێی تێدایە. کاک سەلوان دەمێ بزانم هەندێک شتی کەشم بینی لێرە دەمێ بزانم ئەوانەش چییە لە فستیڤالەکە نمایش لێرە ئەو قایمە مەقامێتی ئەنکاوە زۆر سوپاس لە بۆیان کە دەرفەت دەدەنە هەموو خەڵکەک ناوچەکەمان بەشدار بن لەو فستیڤالە ئەوانش چێنە با بڵێن هەندێک کەس هەیە لە ماڵێ ئیشی شەرابی کردیە سرکەی ترەی کردیە هەندێک کەس هەیە تاحینی کچا کردیە هەندێک کەس هەیە دۆشاوی ترێ چایان کردیە فرصت درایە و ئەوانش بێن ئەشیای خۆیان عرض بکەن لێرە لەو فستیڤالە. خەڵک چەندە سەردانی ئێراکە هەر وەکو دەبینن لە پێشچاوتان کە شتێکی زۆر یانە ڕەوازی هەیە و شتە و زۆر ئیقبالی لەسەر هەیە و چونکە لە هیچ شوێنێک نییە چل نەوعاترێ لێک ڕێز و لێک جێدانرابی دەبێت ئاشنابین بە ترێکانە چینە لای ترێکان پێم بڵێ نەوعەکان چۆن چۆنیە لەو لایەوە دەست پێ بکەین باشە کاک سەلوان دەبێت بزانم یعنی خۆی لە خۆی بەرهەمهێنانی ئەمانە زۆر گرنگە بۆی جۆرەکان بزانین دەبێت بزانم لە چۆ دەست پێکەیت و کامە جۆرنەوە لێرە ئەو جۆرە ناوی کەمالیە ئەو لێبڵمان کردیە لەو لێبڵە هەموو مواسەفاتی نووسرایە لە چ وەختێک پێڕادەگا لە چەند گرێ کەزاخەی بۆ دەکەی لە چ وەختێک ئەوە ڕەنگی و شکلیشی کووە بە عەرەبی و بە کوردی و بە ئەنگلیزی نووسراوە هەتا خەڵک ئیستیفادەی لێ بکە ئەوە کەمالیە کرێشی زۆر نایابە هەیە لە مێژە هەیە ئی خۆمانەیە با بڵێن ئەوەش لە منتیقەی خۆشناوەتی زۆر هەیە پێی دەڵێن تائیفی زۆر هەیە ئەوە ترێی ڕەشە ئەوەش ڕەشی منتیقەی سۆران خۆشناوەتی زۆریان هەیە لەو ترەیە ئەمە حەلوانیە ئەوەش زۆر هەیە لەو ترەیە ئەمەیان نەو عەشکە ئیبراهیمیە طبعاً هەر یەک و تام و چێشی خۆی هەیە هەموو فەرقە لە یەکتر ئەوە جۆرێکی نوێیە پێی دەڵێن کینگ ڕوبی ئەوە بێ ناوکە ناوچی تێدا نییە ئەجنەبیە بەڵێ ئەوە ڕەشمێوە ئەوە لە منتیقەی دهۆک زۆر هەیە لەو بابەتە زۆر شتێکی نایابە بەڵێ بەڵێ ئەمەیان سلوپیە لە شاری سلوپیمان هێنا لە تورکیا شتێکی زۆر شاز و غەریبە ئەوە حیجازیە لە وڵاتی سعودیە لۆمان هاتیە زۆر شتێکی ڕاقیە ئەمەیان ئێستا بڵاوبوویتەوە ئەوە زۆر سوپاس بۆ کاک کەیفی حەمەد لە شەقلاوە ئەو ناردیتی بۆ من ئەمش هەیتم لە نۆعە بەس هێشتان بەری نەداوە لای من پێی دەڵێن یاقوتی ئەوە پێی دەڵێن یاقوتی سپی ئەوە هەیتم ئیباخی خۆمانە سپیە درێژە ئەمەیان فلێمە ئەمە ترێکی سۆری بێناوکە ئەمەش ئەجنەبی ئەمریکیە ئەوە ڕێدیکلۆپە زۆر فەرقە لە حەلوانی زیاتر سوور دەبێت هەموو ئەم نەوعەتریانە لە کوردستان دەکرێت بەرهەم هەموو ئینتاژ دەکات ئەوە کرمسن سیدلس ئەوە شتێکی عالەمیە و بێناوکە ئەوە ساکەیە ئەوە زۆر احتیمامماندایە بەو ترێت چونکە زۆر ترێشتێکی شاز و نایابە و بە بەرهەمە ئەمە سوپێریەرە ئەو وشە گەورە لەو ترێمان دروست کردیە ئەوە بێناوکە بەتامی مۆسکاتە شتێکی زۆر شازە ئەوە پرنسێسەیە ئەوە زۆر غەریبە سپیە درێژە ناوکی تێدانیە بەتامی هێڵە دەتانتانکەم بخۆن ئەوەش بارلێتە ناو ئەکشمیشەکە زوو پێڕادەگا ماندوو نەبی سنوور ینی گرنگیدان بە بەرهەمی ناوخۆمەوە سۆمە هاوکارم بێوانەشت پێ پیشامدا ئەمانە بەرهەمی ئەو باخەیە کە کاک سەلوان تێیدا کار دەکات لەگەڵ ئەوەشە ئەمە دەبێتە یعنی قۆناغێکی زۆر گرنگ کە جوتیارانی هەرێمی کوردستان گرنگی بەوە دەدەن هەموو بەرهەمێک لە هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنن کۆی و بەرهەمانشی کە لێرن بەرهەمی جوتیارێکە